هون دزانن پشتی کو داعش لسوریه تیک چو نه تنه لسوریه الویداره لعراق جی يعني الباشوریه کردستان جی تیک چو گله کسان جوان داعشیان چه کرن رهن خو کر کرن کنجین مدرن خوان کرن جنس لخوا کرن پشت راجی به پاسپورتین سخته سر ترکیه را سر ولاتین دن را در باسی اوروپا بون لی گله کس جوان تینا گرتن مثلا ایرو لألمانیا 7 کس هاتنا گرتن چما هاتنا گرتن سوجوان چی بویا سوجوان او بویا کو وان پرد شاندن جبو مالباتن داعشیان کل سوری هنجی گرتینه او گروپین قاطیه گرتن یا 7 کسین قاطنا گرتن 4 جوان زلامن 3 جوان جنن ولاتين ألمانيين يعني هناك جوان ألمانيين هناك جوان تركن مغربيين وهناك جيجي كوسوفونا ده أوبراسيون كهزين أمنيين ألماني ده لبنج ولايتين جداين ألمانيا أو هاتنا قرتن لجوري داخويانية دوزجرية ألماني وان كسان هم برج مالباتين داعش را دشاندن كل كامبين هول والروج دمينن هم جي بشيوين جدا أليكاريا وان دكرن دلیکولینان دا درکتیا کوی و گروپه نزدیکی 65,000 یورو ج مالبات داعش ین گرتی را شاندنه. پیامنیرا مال آلمانیا آلا شالی اف مجارج نزدیک و شوپان بگمان اپراسیونه که گلکی مزن لگلک جهن جداین آلمانیا چه بویه آلا اصلای فک آماده کر لی تماشا بکن داواکاری گشتی فیدرال لألمانیا بڕووداوی ڕاگەیاند کە ئەمڕۆ فەرمانی دادوەری دادگای فیدرال بوندسڤەرفاسۆنگسگەریشت پشکنین لە سێ هەرێمی ئەڵمانیا لە چەندین شاری ئەم هەرێمانە بۆ 100 ماڵ و دوکان کراو و 7 کەس دەستگیرکران بە تۆمەتی ئەوەی کە هاوکاری دارایی ڕێکخراوی داعشیان کرد کە ڕێکخراوی تەرۆریستیە ئەو 7 کەسە کێن ئەو 7 کەسە 4 ژن و 3 پیاون 5 هەڵگری ڕەگەزنامەی ئەڵمانین و یەکێکیان ڕەگەزنامەی کۆزۆڤۆی پێیە خەڵکی کۆزۆڤۆ یەکێکیان ڕەگەزنامەی تورکی پێ و یەکێکیشان مەغریبی و ئەڵمانی پێیە ڕەگەزنامی مەغریبی و ئەڵمانی ئەم 7 کەسە وەکو ئاماژەم پێدا 4 ژن و 3 پیاون ئەمڕۆ دەستگیر کران بە تۆمەتی ئەوەی کە ئەم 7 کەسە هاوکار بوون پارە بۆ داعش کۆبکەنەوە لە ئەڵمانیا و ئەمەش چۆن ڕووی داوە داعش چەندین ساڵە هەوڵەیات لە ڕێگەی سۆسیال میدیاوە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەتایبەتی لە ڕێگەی کەناڵی تەلەگرامەوە هەوڵی داوە بانگەشەی کۆکردنەوەی هاوکاری دارایی یەکەن لە لایەنگرانیان لە هەموو جیهان و ئەمان توان ئەم 7 کەسە توانیوانە تا ئێستا 65,000 ئۆیرۆ کۆبکەنەوە و بینێرن بۆ ڕێکخراوی داعش لە سووریا و ئەم پارەیە دەگوترێت بڕیار بووە بۆ ئەوەی کە دۆخی ئەوانی ئێستا لە کەمپەکانی ئەو داعشانی کە ئێستا لە کەمپەکانی هۆڵن و لە کۆمپی ڕۆژن لە ڕۆژئاوای کوردستان بۆ ئەوەی دۆخی ژیانی ئەوان یاخود دۆخی ژیانی ئەوان باشتر بکەن دابینکردنی شتومەکیان لەوێ لە هەمان کاتە بۆی بتوانن بۆ پڕەپارەیە لە ڕێگەی قاچاقەوە هەڵبێن و بتوانن لە هۆڵەکە لەو ببورن لە کەمپی هۆڵ ڕابکەن ئەمە هاوکاری و هەروەها لە هەمان کاتە بە تۆمەتی ئەوەی کە ئەم بڕەپارەیە بۆ ئەوە بووە کە بۆ ئەوەی داعش بەهێز بکرێ ڕێکخراوێکی تەرۆریستی بەهێز بێت ئەم 7 کەسە دەستگیرکران لە هەرێمی نۆتڕان ڤێستفالن لە هەرێمی باتن-ڤێرتنبێرگ ڕاینلاد فالس ئەم 7 کەسە دەستگیرکران و هەر حەوتیان ئێستا براونەتە بەردەم دادوەری دادگای فیدرال و ئێستا لەژێر لێکۆڵینەوەدان کاتێک کە من لەگەڵ بوندس کەرمینال ئامت قسەم کرد کە ئەوان فەرمانگەی تاوانەکانی فیدرالن کە ئەوان ئەتوانن بڵێم تایبەتن چاودێری ئەو ڕێکخراوە تێرۆریستیانە دەکەن و ئەوان دەڵێن ئێمە چاودێری وردیان دەکەین و یعنی مەترسی داعش هەرماوە و ئەگەر بڵێن ئێستا بەهێز نین لە سووریا و عێراق بەڵام لە ڕێگەی لایەنگرانیان و لە جیهانەوە هەر بەهێزن
بەم شێوازە پاریان بۆ کۆەکەنەوە و یاخۆچ لایەنگرانیان هان دەدەن کە لێرە کای هێرشی تێروریستی ئەنجام بدەن بۆیە ئاماژیان بۆ داگوتیان ئێمە بە وردی چاودێری ئەو ڕێکخراوە دەکەنەوە ئەم حەوت کەسە چەندین مانگە لەژێر چاودێریان و زانیومانە کە تا ئێستا 65,000 ئۆریان کۆکرێتەوە و ئەو 65,000 ئۆریۆە لە ڕێگەی بانقی دیجیتاڵیەوە نێراوە بۆ سووریا و هاوکاری داعشی پێکراوە ئەوان ئێستاش چەندین ساڵە لەژێر دروژمی هاوکاری خوشکەکان بکەن لە کەمپی هۆڵ و کەمپی ڕۆژ بەردەوام پارە کۆئەکەنەوە و بانگەشی ئەوە دەکەن بۆ ئەوەی مناڵەکانی داعشنەکانی داعش یاخود ئەوانی کە ئێستا لە کەمپەن هاوکاریان بکرێ بۆ ئەوی بتوانن دۆخی ژیانیان بژێوی ژیانیان باشترکەن و هەروەها بتوانن بەو بڕەپارەیە هەڵبێن لە ڕێگەی قاچاقەوە قاچاقچی بدۆزنەوە ئەمانە هەمووی ئەو تۆمەتانی کە خراون کە دەگوترێت بە تۆمەتی ئەو هاوکاری جارایی داعش ئەم حەوکەسە ئەمڕۆ دەستگیر کراوە دەڵێ ئێستا بەردەوامین هەتا ئاماژەشی بەو داگوتی ئێمە ئێستا بەردەوامین کە چاودێری چەندین کەسی کە دەکەین و ڕەنگە زیاتر بێ ژمارەکە بەڵام ئەمڕۆ تەنها 7 کەس دەستگیر کراون بەڵێ